ئەلۆ باشی یوسف گیان سپاس بە قوربان شتێکی خۆشت پێڵە باوکم ڕازی بوو هیچ نییە تۆزە بێت تاقەتم بەبیانی بۆ بینم قساکەین باشە دەی خواو لەگەڵ نا هیچ نییە دێ ژانەکەی من چۆنی؟ چیە ئەڤرست؟ ئەو گریانە چییە؟ کچەی ئەو ڕۆژخۆشترین ڕۆژمانە دە پێ بکەنە دەدڵت خۆش بی ئەدینەت گۆ بابم ڕازی بوو؟ با ڕازی بوو ئەدی ئەو گریانە چییە؟ دە بڵێ باوکم حاشای لە من کرد ژانەکەم پێویست بەوەی ناکە ئەمن دەبمە هەموو کەست دەبمە داکت دەبمە بابت هەموو ژانت پڕ دەکەم لە خۆشەویستی پێویست بەو گریانەی ناکە تەماشا لە سبەینێ زووتر نییە دەچینە دادگا و مارەت دەبڕم باشە دەوەرە با بچێن قاوەت بخۆینەوەرە دەی لە براژنە جوانەکەی من گیانزانە گیان بڵێ وڵاهی داواکاریەکم هەیە ئەگەر لە بۆم بکەیت لە خزمەتان بەسەر چاو قەمیسانە لەوە شوێ داوای لێ بوویدنیش دەکەم بۆ نا بێنە بۆ تە شۆم و دوایە بۆ تێن باشە؟ دەستەکان بێبم بۆ ژوورە باگەرە بێ نیوەڕۆ چمان هەیە وەڵا بریانی دروست دەکەم دەستەکان خۆشی مادی نەبی قوربانی بژین عافێت تا بێدیان دەست خۆش ئەمجە دەبینە ئەڤرست نیوەی کرێیەکەم دێڵە یوسف شتێکە پێڵم پێ ناخۆش نەبێت بڵێ باشە تۆ چۆنە بێ و پارەی لەگەڵ من نابەشکەی خۆ دەزانێ و دوکانی باوکمە کردوێتی بەنایمنەوە ئەڤرست بە خۆت نازانی ئەم پێشتریشم دەکرد بەزەوە ماوە ئیژ نەمایە و یعنی قابلە بێ پارە بسۆڕێمەوە پارە دوای هەندەلوچیە ئەمن دەچمە دەرێ برادەرەکە گەڕانەکە سوڕانەکە پێویستم بە پارەی دەبی باشە تۆ بووە گەڕی بە دوای ئیشاتە بڵێ ئیش نەماوە نەما نا من دەزانم سەرم سپی بوو لەو بەزمەی نییە هەفتەی 5 ڕۆژ لەگەڕم لە دوویشە خۆ ئەوە ناکرێ تو دە پارەکەم دێ دوای پێدین دوای دەیبینمەوە ئینشاءالله وردەوتە بیدەمن